ئەو چەکەی کە ڕووسیا لەبەر بەهێزیەکەی ناوی ناوە کورد لە یەکاتدا ڕەشاش و لە یەک کاتیشدا نیشانەشکێن. لە مەیدانی جەنگ هێندە بەهێزە زۆر بە ئاسانی زێرپۆشەکانی دوژمن دەبڕێت و دەیانکات بە پارچەیەک لاگر. دوای کەوتنی یەکێتی سۆڤیەت دەسەڵاتدارانی ڕووسیا ڕوبەڕووی پرسی دروستکردنی هەموو جۆرە چەک و تەقەمەنیەک بوونەوە. کەمی جۆرە جیاوازەکانی دۆشکە و چەکە مام ناوەند و قورسەکان وای کرد حکوومەتی ئەو کات بڕیاری پەرەپێدان و دروستکردنی کۆمەڵێک چەک بکاتە کاری لە پێشینەی. یەکێکیش لەوانە دۆشکەی کورد بوو. ئەگەرچی ناوەکەی لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت، بەڵام دووچار کۆدی کورد بۆ ناوی چەکە نوێیەکە دانرا. بەشێک پێیان وایە ناوە کوردکراوەی دیزاینەرەکەیەتی و بەشێکیش دەڵێن ئەمە ناوی کووردە و وەک ئاماژەیەک بۆ هاوکاری کوردەکانی سۆڤیەت و ناوچەکانی تری ژێردەسەڵاتی سۆڤیەت کە بە درێژایی جەنگەکانی وڵاتە هاوکاری و پاڵپشتی وڵاتەکە بوون. ئەم دۆشکە بەهێزان ناوی کووردە و 12.7 میلیمە دروستکراوی ڕووسیایە لە ساڵی 1990ەوە خراوەتە خزمەتی سەربازیەوە و شوێنی دۆشکەی NSV گرتووەتەوە. لە ڕواڵەتدا هەر لە جۆری NSV دەچێت، بەڵام لە ڕووی دیزاینی ناوەوە بە شێوەیەکی جیاواز کاری لەسەر کراوە. لە ڕووی کێش و جێگیری و کەم لەرزی لە کاتی تەقەکردندا بە تاوەتی لە جۆرەکانی پێشخۆی جیاوازە. کێشەکەی 25 کیلۆگرام و نیوە بەراورد بە هاوشێوەکانی پێشخۆی کێشی زۆر سووکترە. دەتوانێت دامانجەکەی لە دووری 1900 مەترەوە بپێکێت. فیشەکدانەکەی دەتوانێت تا 50 فیشەک لە خۆ بگرێت. خێرایی فیشەکەکەی 820 بۆ 860 مەترە لە چرکەیەکدا. ئەوەی بۆ دۆشکەی کورجیاکەرەوەی و خاڵی بەهێزە دەتوانرێت هەم لەسەر زرێپۆش و ئۆتۆمبیل لەسەر بازیەکان جێگیر بکرێت، هەمیش لەسەر زەمین جێگیر بکرێت، چونکە کێشەکەی یارمەتی دەرە تا بەکارهێنەرەکەی بە ئاسانی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بیگوازێتەوە. جۆرەکانی پێش دۆشکەی کورد بە نمونە NSV ناوەندی بەرهەمنانیان کازاخستان بوو. لە دوای بڕیاری پەرەپێدانی گواسترایە بۆ کارگەی ڤیکتۆرۆف لە شاری کۆڤرۆڤ کە نزیکەی 250 کیلۆمەتر لە مۆسکۆی پایتەختەوە دوورە. لە سەرەتاکانی سەدەی 20ەوە لەم کارگەیە چەک بەرهەم دەهێنرێت و لە ساڵی 1996ەوە تایبەتمەندە بە دروستکردنی چەکە قورسەکانی وەک دۆشکە و بیکەسی و جۆرەکانی تری نیشانەشکێنەکان. دۆشکەی کورد بەشداری کارایی هەبووە لە هەریەکە لە شەڕەکانی چیچان و ڕووسیا، جۆرجیا و شەڕی ناوخۆی ڕووسیا، شەڕی دۆنباس و ئێستاش لە ئۆکرانیا. هەریەکە لە وڵاتانی فینلەندا و ڤێتنام و نامبیا و سووریاش بەکارهێنەری و چەکەن. ڕووسیاش کە خۆی خاوەنی چەکەکەیە بە شێوەیەکی سەرەکی بەکاری دەهێنێت لە هێزی بەرگری وڵاتەکەیدا.